لاور بەڵێ کوڕی دووشش کەبابی لەوەی دانێ بە چاوان يا الله السلام عليكم يا الله اللهم صل على سيدنا محمد ماشي بخير بي باك كوي ستاربك توني ماشي حوالي تونا ما مصطفى بخير بي فرمو يعقوب بخير بي ممنون فرمو دانش فرمو لورا كاك سيف دي ورا يا أخوة بخير بين سرتاهم ستاربك إيرت عودان كردوا براستي مشتاق بوم در آقاي لدريا بتمام أمي مكند بس أتو هاتي فرقي نيا أتو قوري خو سلمان أتو هر قوري أتو بجي كرم دو تاي شيرين بينا بە سەرچاو كاقل شاد بەڵێ جان برواده كينا أوا بجي قندا كمان فێروی باشترين بياو براستي إشكربو حتى أول يبو كاس غدري لكاس نذكر واتەمەنی درێژکە كاك عدنان بريتي أما زور محاولة ما كنت كهرباء لو كنتي بي بما نهار بس كاك ستاربك بايك أوي شو كن متصرفين كهرباء لو هناي بالواقع مكتب ما نبو مكتب لا بقول نعم منتان لسر كم او اركا شي سرشاني خوم بو برابر بنقو انزام ده سلامت بي خوم لوم لكن يا باسيكي كورا ستاربك كوا مويلة بير لكي كورا مكتب لو كردينو مكتب كورا بروادك أو قندا تركتر ما نبو تركتر شو الشاري لكن متصرفي قصي كرد تركتري لو تزيل كردين تركتري شي لو قرتي ئینشاڵڵا نمونەی زۆر بێ یا ڕەبێ بەڕاستی ئەمە قەردارینە ئەمە نازانی کو چاکەی بدەینەوە ناكر اما كاك سيف دي اي شك ناكين لبوي ببرامبر باري ورجرين يعني تصوري وزناكم لهم زي ما تمسنا ما ممكن او عملوا خواي كديت ما بتساوان وەڵی ستاربک ئەمە وەچی گوند ناتوانین چاکەت بدەینەوە ئەمە زۆر قەردارتین ئەوزە ئەم قسەچی دەکەم ئەتو نابڕەتی بکەیت بس سرچاو ئەتو سبەینی ڕانێ لە ماریمە داوەتی لەگەر مامەستای نا كاك سيف دي برغاس دي يشو كارم قال زورا بخواي كاتي ومنيه بيما زيان ناني بخو نا بخواي کاگلشان بەڵێ جان توخوا ئەو بەگە نازدارە ئەو هەموو ئیشەی لۆمە کردیە چاکەی گەلە زۆر وە لەگە فەقیری ئێستا کە داوەتم کردە دەری نایم ئاخشتی واکو دەبی وڵای شایانی لەوەی زیاتریشە ئەمە سوپاسی تو دەکەم کاک سەیفەدین ئەم پێت دەڵێم کاتم نییە بەڕاستی هەر کاتەشی پێم کرا بە خۆم دێم لە دەرکەتان دەدەم دەڵێمەوە هاتی منانی بخۆم بەگەم قبوڵم نییە هەر دەبی بێ بابە دەنگۆش دوو قسەی خێر بکەن بەگەچ ئەوها ئەوەندە خزمەتەی کردبین ئێستا کە دەرێم داوەتی دەری نایم ئاخشتی واکو دەبی کاک ستاردا و داوەتەی قبول بکە دڵما مەشێنە باشە ئەم ڕازی دەبم مادەمە ئەنگۆ ئەوەندا داوام لێ زۆر دەکەن سپاس دەکەین ئەمنیش دووتان ناشێنم کاک سەیفەدین زۆر هەر سپاس ڕۆژەکەت دەکەین. دانا ئەمن لە ماڵی تو ڕازیمە بێم نانەکەت لەگەڵ بخۆم بە چاوان ئێستا کەش ئەمن کارم هەیە دەی بڕۆ کورە ئێستا مرتاعت کردم بەگم کورە ئیوەچی بە دەبی لە خزمەتت دابی کورە ئەتو گەورەی مەی بەڕاستی ئەمە لە چاکەی تو قەت دەرناچی کورە ئەتو سەرسەرێ مەی بەگم کورە ئەتو چاوێ مەی بەگم بەڕاستی ئەتومان زۆر خۆش دەوێت مەمنون ئەمنیش هەروە ئەنگۆم زۆر خۆش دەوێت ئیجازەم دەنەوەی بدەی بڕۆ دەڕۆی؟ یا الله یاخۆ بەخێر بی سەرچاوم بەگم مەمنونتان سبەی نێورانە چاوەڕێت دەکەم بەگم وعد بی لە کاتی خۆی بەدیار بکەوە ئینشاڵڵە چاوەڕێتم بەخێر بێن سەر چاو خواحافیز سەرسەرم بەخێر بێ سەر چاو سەر چاو سەرسەرم بەخێر بێن بەگم بەخێر بێ سەر چاو گەورەتان کردی السلام عليكم عليكم السلام ستاربك يا اخوة بخير بي بخير بي ماما ستار داخل سەر دەم ناسیەوە ئەدیکو نەدناسم ئاغا ئەزانێت تو پیاوەکی چەند باش و چەند بەڕێز بووی سەیفەدین گوتم ماوەی باش لە یەکتری دابڕانێنەوە کە لە بیری کردبوو خۆشەویستەکان قەت لە بیر ناکرێن بەگم ئەتو خۆشەویستی لەسەر سەری مەی ممنونم فەرموو ئاغا هیچ نەگۆڕای الحمد لله دەوا بچینە ژۆر یا الله فەرموو مامۆستا باشی باش يا الله فەرموو بەگم فەرموو 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 بەگم مالی خۆتە فەرموو فەرموو
يا الله یاخوا بەخێر بێن سەرچاوم بەگم بەخێر بێ مامەستا سەرچاوم یاخوا بەخێر بێ سەرچاوم چاوەکانت خۆش ئاغا ئەو ماڵەت ئاوادان کردەوە بەخێر بێ سەرچاوم حەجیت ئەو خواردنەی زوو بینە بەگم ئیش هەیە کچم یاڵا خواردنەی بینن ئایا بینن نەی زوو بن. مەکە سەیفەدین وەدە پەلەیان لێ مەکە خێ بەگم با خزمەتت کەن یاخوا بەخێر بێ بەگم خۆش بیا بەخێر بێن مامەستا بەگم گەورەت کردی بەڕاستی ئاوادان کردەوە وەڵڵاهی نازانم کو خزمەت کەم بەگم بەڕاستی هەر چل لۆ بکەم کەمە سەیفەدی بەخوای ئەوەندە زۆرت تەکلیف کرد پیاوی شەرمەزار کرد ئەگە نانە قەت دەداهاتم لە ئاغا ناخواردنی بەخێر بێ خۆش بیاخۆ کسی خۆم زانە چەندم ئەزیەتدان بەگم ئەتو جێی شانازی بینە کچم بینە بەخێر بلا بێ کەس. سەرچاوم ئاغا. بەخوای حەزم نەدەکرد ئەزیەتتان بدەم بەس لە کەبابخانەی هەندی تەکلیف کرد هەندی تەکلیف کرد بە زۆر ئەمنی هینە بەخێر بێ سەرچاوم ئاوادان کرد ئاغا ماری بەخێر خۆت بێ دەستان سەرچاوم خۆش بی دەستان خۆش بی فەرموو 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 دانێ دەستان خۆش یا الله خۆ لەخوای بەزیادی ماشەڵڵا خواردنەکی زۆر تاکید یە کاک فێتان بی بەگم چێ دەخوا فێتان بی مامەستا عەفوان فەرموو ئەوەش زیادە ئەوەش دۆزیدی بسم الله بکەن بەگم باش بینە ئایا بینە یەکسەکەم کچم ئاوەکە. ئایا بینە فەرموو بەگم ئەو جا سەیفەدین جۆ بدە من بەڕاستی ئەمن نەهاتیمە نانی بخۆم بەد چاوەڕێوەم دەکرد بگەمە ئەو دەقەیە کە خواردنم لە پێش نادەوی چ بۆ بەگم ئەتوو کابرایەکی ماستاوگرەوەی کورە عیبە هەرچی دۆڵەمەندە بە دوی دەکەوی هەرچی پارەدار و ئاغایە بە دوی دەکەوی دەیهینی نەما لە داوەتی دەکەی لە کاتێک ئەوانە هیچ پێویستیان بۆ خواردنەی نییە چونکە هەر بە خۆیان تێرن ناچی فەقیرێک هەژارێکی بینی نانی بدەی لە توانی یان لێرانە کە ئەوان برسینە بەرێ بەرێ بەگم بەخوامش یارمەتی هەژاران دەدەم دەفەرموو نانەکەت خۆ توش ئەمن نانی ناخۆم و ڕاستیش ناکەی سەیفەدین یاخلو چ بووە دوونێ ئەسلت لە بیرە سوارکەرێکی قوربە سەر هاتە بەردەم توانەکەت ها وەڵی بەگم ڕۆژی هەزار کەس دێ داوای شتی دەکا وەڵی نازام چیانە باش بکردکەوە ڕزای خوای لێ کردی پاروە نانەچی دێ لە باتی بیدێ پشت ملت گرت و فرەتدا دلاوەت بەڵێ کوڕم کەبابەکەی لەوێ دابنێ حازری کە زەڵاتە زەڵاتە جەرگەکانش حازرکە باشە وەسە سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسەلام وەسە دەڵێم لە ڕای ئەو خودایە شیشە کەباب دەدەی فەقیری لێ قەوماوە شیشی کاکە 2000 پارەت پێ دەخۆی پارەت پێ نیە ناخۆی نا بەخوای پارەم پێ نییە لە دوونی وا من نانم نەخواردێ بە قوڕان خەریکە دەمرم لە برسان نابی کاکە نابی وەرە وەستا سەر هەر وڵاو خودایی ببینە یەک شیش کەبابم دێ یەک پرسیمە کورە دەرێم نابی نا دەرێ تێ ناگەی خوای ناناسی نازانی برسێتی چییە کورم کابراایکی گەلە فەقیر نەما لە دەرکرایمە لێ کەسم ڕواتە بی یەک فرسم لە بەریدانیە دە شیشەکەم تێبا تێر بووم و بڕۆ خۆزە تو لە مارە دەرکرای ئەمە چ بکەم کاکە دەتەوێ بێ لێرکان نانی بخۆی بەلاش هێچی تێدا خێرەکە بڕوام کە 10 ساڵانیش دەبیتامی کەبابم نەکردیا کورە کاکە شتوا لە چێ هەیە برام دەبڕۆ کاکە بڕۆ چاوەکەم بڕۆ وەختمان نییە دەگاتێت توخوا دەرم مەکە کورە تو تێ ناگەی دەبڕۆ کاکە بڕۆ دەبڕۆ دەی دەبڕۆ نالیشەکەمان بکەیت کوڕم شتەکان حازر کرد دە باشە کاکە وەرە ئەو دوو شیشەش بۆ وەرە ئاجا وەڵی بەگم مامەستا ڕۆژەی بە هەزار خەڵکی وا دێ و ئەو درۆیانەمان لۆ دەکا ئەمە نازانین باوەڕ بە چێ بکەین باشە ئەتوو لەوێ بووی بارمە دوژەبووەکوم زانی و ئەو پیرەمێردەیە کە ئەتوو نانت نەدایە و دەرت کرد دەزانی چێ بوو چێ بوو ئەوە ئەمن بوو سەیفەدین خەبەگم لە پێ ناوێت و ئەوت کرد خەشتی وا کوی دەبی ئەتوو بەجی خۆت بکەی دەرۆزەکەن سەیفەدین ئەمن ئەوی شەم کرد لە بۆی وانەکی باشت فێرکەم چونکە ئەتوو کەسانی وەچی تو
بەردەوام بە دوو دۆڵەمەدەکان دەکەون بە دوو ئاغایەکان دەکەون بە دوو ئەو کەسانە دەکەوی کە پارەدارن و دەهینینە ماڵی خواردنیان دەدەی لە کاتێک ئەوان هیچ پێویستیان بۆ خواردنەی نییە بە خۆیان تێرن ناچی ئەو لە فەقیرە چی بدێەوە لە نەبوونە چی بدێەوە کە زیان برسیە پارۆنانەشیان بدەی بەگم قسەکان هەموو ڕاستە وعدبی دەرز لە قسەکان وەرگرم هەمووت بەجێ بکەم باشە بەس ئێستا ئەتو ئەو نانەی ناخۆی حەزکرایە سەیفەدین من دنیام دیتیا ئەگە ئەم نانەی دەخۆم ئەگە لە بە خاتری توش نەبی لەبەر خاتیر خەجیز و کچەکەتە کە دەزانم لە سبەینەوە هیلاک بوونەوە خواردنەی حەزرکەن بەس وەچی وعدتدا دەبی لەمە پاش ئاگەر لە فەقیران بی هەندە بە دوو دۆڵەمەدا مەکەوە عیبە وعدبی بەگم قسەکان هەموو لەسەر سەرمدا دەنێم فێرە مسعەتەکی وات کردن و دەرسەکی وات دامێ بەڕاستی جارش کەشتی وانەکەم دووبارەی نەکەمەوە فەرموو بسم الله یا رەبی دەستەکانە تۆزت لە خەجیز Thank you.